ئەوە نەورۆزی کوردەواری سڵامێک دووبارە لە خەمەت بینەندەگەل و شنەوەندەگەلی عزیزێکە لەعانە بەرنامەکە ئێمە ئەوینن بازم هاتینەوە ماڵەکانتان ئومیدوارم کە بتوانین ئەم ساعتە کە هاینە خەمەت ئێوە عزیزگەلا بتوانین ساعاتێ خۆش شاد بۆ ئێوە دروستکەین. ئیمڕۆیش مێمانی عزیزمانەس لە ڕۆژهەڵاتەوە بەناو کە قارەمانی ڕۆژهەڵاتی ئەلبەتە ئەم ئاغای عزیزە جافا وەلێ چون هەورامی زانەیەتر من گیرم خستگە گەرەکمە چەند کەلیمەی هەورامی تەکمانە قسە کات کا قارەمانگیان خێر بێ سەر و چەمەکێمە پێشگە زمان و کوردی و ڕۆژهەڵاتی وێمە حەزمەکەرو بە زمانە شیرینەکە و هۆرامی ساڵ و نوێی کوردی تەبریکەری پێی بینەران و بیسەران و وەشەویسمە خێر بێ سەر و چەند وەش بەیاخوا ئەمی بەنەوە بەوێم ساڵ و تازە کوردی تەبریک ماچ و پیرۆزبایی کەر و چەکگرت قەومیوە بەتابێت قەوم و کوردی جێر چوار پارچە کوردستانی بەدابێت جەنابەت و هەواڵەتەکان جەنابەت قوربان بن هەورامەکان تەمام نییە بەخشە ناقێناکە ئێتفاقەن منیش توانیە منیش دایکم هەورامیەوە لێر حەزەکەم بە زوان شیرین هەورامی چەند گۆرانیت بۆ مادانیاگە والله ئەمڕۆ لە خزمەتی کاک ڕەحیم و کاک هاوڕێ دوو برای خۆشەویستن لەگەڵی زارن شتی عەجەلەیەکی خۆشتان باش دانم لەوانەیە چوار گۆرانی پێنج گۆرانی بە پێی مەجال و تایمی ئێوە هاینە خەمەتانە هاینە خەمەتانە ئینشەڵا موافق بیت بمێنیت بۆ کۆمەڵگای هونەر هەمیشە ناودار بیت سپاستانەکەم خۆشم یاخوا با دەستی پێکەین ئەوڵین گۆرانیەکەتان گوێچکە بگرین و بزانین بە زەحمەت ئەم برا عەزیزگەلەکە زەحمەتیان کێشاگەڵات کرد سەرچاوەکەم خزمەتان گۆرانیکی تقریباً کەلهوڕێ ناوچەی کلمەشە کۆنە بە زەراوەی کوردیەم گۆرانە وتراوە لێرە وەکو ئامە شیرینگیان هێمە ئەوەن زاراوەی لۆڕەکەڵە جێرن چون لە ئێرانی بەرەحاڵ ئەزانم گەڕیان میدیا فیدباکی باشی خەڵک لێ سێریان پرۆگرامەکە پێشکەش بە ئەو جەماعەتی خۆشەویستی ناوچەی کرماشان و ئیلام و کەنگاوەر و ئەوەی کێ ئیشەڵا کە فەیز بوون فەرمووای گەشتکەمان پێوە
يار خوب من حراوي بینەندەگەل و شەنەوەندەگەلی عزیزمان شاید پرسن بێژن ئەم دەفحە جیاتر لە هەر بەرنامەیەک ئێمە لە جامانەیەک و گوڵی سوور و ئیمڕۆ من کراس هەوریم کردگا چون جامانە و گوڵ سوور و هەوری هێمای یەکگرتنەوە و هەمایش و دەست لە دەستکردن کوردگەلە ئێمەش ئەوەڵین بەرنامەمان بوو لە ساڵ تازەی کوردیا ئینشەڵڵا کە ساڵێ پڕبەرەکەت پڕ لە خۆشی و بێ مشکلات بۆ ئێوەی عزیز بێ حەزم کرد تۆزەحی لەسەر ئەمە بن چون تۆزەحی لەسەر ئەمە داوێت چون شاید سوالێک بێت کە جوابم داوێت بدونە پرسیار
سێدانە ژمارە تەلەفۆنمانەز بۆ گرتن انتقاد و پیشنەهاتگەلتان هاینە خەمەتانە لەعانایی خوێنمە و لە خەمەتانە ئیشەڵا کە ئێوە پیشنەهات بن و ئێمەش بتوانین کە جواوگووی ئەو پیشنەهاتگەل ئێوە و انتقادەکانتان بین. ناوخۆکەمان 771 147 152 64 ڤایبەرەکەیشمان 750 772 85 35 واتساپەکەیشمان 0771 891 75 75 لەسەر شاشەکەیشمانە نووسیگمانە حەزەکەن هەر یاداشتیکەن با بەلاتانەوە بێ ارتباطمان بێ بەیەکەوە وواقعان بتوانین بەیەکەوە ئەم رادیۆگەڕیانە بگرین چون فرە زەحمەتەکێشن هاوکارگەلمان دەست و چاویان ماچەکەین ئومیدوارم هەر بمێنین بۆیەوە ئێوەش بمێنن بۆ ئێمە با بڕینەوە لای مێمانەکەمان سوالەکانمان شڕاکەینەوە. کە قارمان تۆ سیدی نەوار ئەوانتە بووگە والله هەمە بەزین 2005 حقیقەت بەڵێ کاتی خۆ لێران تۆمارمان کرد و لای کاکە وحید کرماشای هەلێ سڵامی بەیان بەس 2005 تا ئێستا نیمیان کلیپ کرا نیمیان نەکردن تقریبا 9 تراک سپاسانەکەم بەردەوامی خۆش پیاخۆ سپاسانەکەم. جا ئەم گۆرانیە لە منتقەی کەلهۆر ئەرێ ئەگەر ئیشتبام نەکردوێت زوان کەلهۆری زوان شیرینێکە یەکێک لە تایفەگەل زاراوەگەل کوردیشن و تەنیا کەسێک بە زاراوەکان فرەتر مسەلەت بێ مامۆستا ناسر ڕەزازیە گەلیشت بام خواهشەکەم اتفاقاً فرە جالب بوو تۆ من زووتر ژنەفتم وەلێ نە لە نزیکۆ کەسێ بخوێنێت و گەشتکێف بم فرە جالب بوو دەست و چاو ئاغەگەل عەزیز کە تەشریفیان ناوەرگان بێشێت و ئیشەڵا تویش موفق بیت و دوومین گۆرانیتان گۆرانی ئەڕێن بوو ناوچەی لا خصنا قرياني كذا ما ثاني اسمي خلاني قاعد يخوي دويتي اقل بله يا كارجان صوت يا صوت شوان تبايا ارشين وروما يا
ومشو ماشو كفتو ما يشوني ومشو ماشو يا خوالد دكد اري دير بخويلاتشو دير بخويلاتشو اري لا 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 براو بمري يا لبل جو اري شو ارام اقري شو ارام اقري
يك لحظة ما شاء الله أوش تانقرت جالبو دستان خوش بي إن شاء الله بمينن كقارمان سيومين قراني كت كيا تشونا هين كيا هين خوتا والله قراني خمي بس حقيقة أخوانيا أول جار ما نكاك رحمي خوش أول جار بخدم ديك أيام كاك هورش جارك بيجي شكل يعني زحمة بيان الرحيم زوزوتي زحمة بيان بومكان الله إن شاء الله بمينه بومكان الله إيش كاك هوري بريال بشي والله بخير دبي كاك ما فيك هو كاك هوري كاك سوراني ملالي الإسلام وهي كاك أيوب استوار بله بس تلك هوري ما بيك فيك ويش شكل نازم جنازة شيء إيه ما أولين والله هالشي جنازة تخش هالشي كقارمان أولين برنامج معنا لبهارة أولين برنامج معنا لسال تازة بله سال تازه نوروز بتایبەت بۆ کوردگەل فرا مهمە یگرین چه پەیامێک هەست بۆ کوردگەل چه پەیامێک هەست بۆ هونەرمەندگەل بۆ ئەوەی کە ڕەفیقتن ئەوەی کە لەعانە بینەندەن شنەوەندەن بەرنامەکەمان نەبینن چه قسێکت هەست لەم یەکەمین بەرنامەوە ئەوەڵین مێمان بەرنامەیەمەوە زۆر خۆشحاڵم میزبانی واقعی باش سپاسی هەموو لە تانەکەمەوەی ستافی گەڕیان میدیا جەنابتان هەموو ئەندامەکان لە کاکبەرانی خۆشی کاکدای خۆشی هەموو بەرادەران چاوی ماچەکەم وەکوتر خۆم بۆ بڵێم گەلی کورد بە عام بڵێم هیوادارم ئەم ساڵە نمدۆزی کوردی ئەم ساڵە تازە پێوەمایی تەبایی لە بین یەکە ئەتر ینی حقیقەت ڕەنگە باوی نەمێنێت چه ڕەنگێکین چه ئەنی لە هیچ ڕێگەزێک بەقاڵ بە کوردایەتی بکەین کوردایەتی بچون حەقی خۆمانە مافی خۆمانە لە هونەرە حقیقەت غەنین لە میوان نوازیە غەنی مخم 6 ساڵە هەرچی خۆم بە کوردی ڕۆژهەڵات نازانم کورد هەر بەخۆم خۆم بە کوردانیم بەڵام کوردم 6 ساڵە من سلەیمانی زەحمەتی دۆست و بەرادەری زۆرم داوە حقیقەت ئەنی ئەگەر ناو بێنم لەوانەیە زۆر بێت هەر لە تاکە شێخ ساناوە گرفت تاکە سازان محەممەدەوە تاکو هەمووی بەرادەرانی تر لە ئاسفەکان زۆر تاک ئارش زۆر بەرادەر و دۆستێ هیوادارم ئەم نەورۆز بێ مایی خەیر و بەرەکەت بۆ هەموو لایە هونەری کوردی حقیقەت گەڕێتە بۆ ساڵانێکی پێش ئێستا کێ شانازیمان پێ کردووە هیوادارم دەستی نەدەین ئەو ڕشکە ئەو کەلتور و فەرەنگی خۆمانە یەواشەواش بێگانەت ێمە ڕەخنەکە بەهۆی هەندی هونەرمەندەوە هەندێک جمهوریانە شکل لە کەلامتە هونەری ئەو لاتێرە لە یۆنانە لە تورکیە لە وڵا یەکیشتی ئێرە بەرەحاڵێکن بە هونەرێ وێشیان باش خەڵکیش ئەیبینێت بەس بۆ کارەساتە بۆ ئێمە ئێوە زەحمەتێکێشین کاک جەزایە مامەسە نامدارە هەمووی بەرادەران کێ کەوتورمان نەفەوتێ بەس هەندێک هونەرمەند بەداخەوە بۆ بەرژەوەندی خۆیان خەریکن سەکە خراپەکەن هیوادار ئەم نەمێنێ ئینشاءالله کە هەر ئەم فلکلۆر بوون خۆمانەوە ئەم مەسئلەی کورد بوون خۆمانە چون گشتمان کوردی میسا ڕۆژهەڵات بێ ڕۆژاوا بێ و هەر پاچێک لە کوردەواریەکان و کوردستانەکان هەرێمە کوردین خۆمان بە کوردین پەیامێکیشماندانیا بە جامانە و گوڵە سوورەکەمان کە یەکگرتووبوونمان کە ئەوەی کە دەست لە دەستبین ئومیدوارم ئەوەی کە کوردستان ئێرە ئەتوانین پەرە بە هۆنەر بین کوردستانەکان تریش بۆیە ئەم کاناڵیان دانیاگە شەو ڕۆ زەحمەتە کێشن هاو کارگەلمەن بە سوورەت ڕایگان واقعان خۆبەخشانە کارەکەن لەبەرەوەی کە هونەرمەندگەلێکە دەنگیان نییە دەنگیان بن بە مردم بناسن باوە ئەوانیش بە مردم ئومیدوارین بتوانین لەم ڕێگە و واقعان مردم ئاگادارەوەکەینەوەکەەوە هونەرە فولکلۆری خۆمانە هیچ وەخت لە دەست نین بابڕینە سەر گۆرانیەک تر ئەم میوانە عزیزمانە بزانین ئەم دەفحەچ گۆرانیەک گۆرانێکی زۆر بەر ساچ بەرە هاوشێک هاوڕێدانم چیە بەرە کاگاوڕێ چی بڵێن والله بابڕم و دەشتێک ئاماشی خانم کەس جوی لە خۆی نییە قاکە بەس کەمی
جنا داخل صالتا امان 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 جنا داخل ينكني شو بشاد عزيزكم والله كره دروب امان اماني كشكار وزازان باي بياريم كشكار وزازان باي بياريم نبوي تبايعي ضلي زنباريم نبوي تبايعي ضلي زنباريم امان شيرين خانم ايوه شيرين خانم امان شيرين خانم ايوه شيرين خانم دوخسم لقايماكم شون كان دهلاوانم دوخسم لقايماكم شون كان دهلاوانم امان شيرين خانم ايوه شيرين خانم امان شيرين خانم ايوه شيرين خانم دوخسم لقايماكم شون كان دهلاوانم دوخسم لقايماكم امان 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 شون كان دهلاوانم دەسە خۆش دەمە خۆش دەنگتان هەمیشە بمێنێ بینەندەگەل و شنەوەندەگەلی عزیزمان گۆرانی پایانیمان بوو چون وەخت کەم بوو بەڕاستی نەمانتانی فرە لە خەمەتەم هۆنەرمەندە عزیزا بین هەر ئەوەی کە توانیمان ئەم یەک سەعاتە بتوانین لە خەمەتێوەی عزیزا بین یەک سەعاتەکەتان پڕ لە خۆشی پێشکەشکەین مەمنونین کە ئێماوین و لە پای تەلەڤیزیۆنەکانە یا کاناڵەکانە یا هەر شوێنێکە بەرنامەکان ئێمە ئەوینن واقعاً تەشەکورەکەین بۆ هاتنتان بۆ ئەوەی کە گەورەمانتان کرد ئێوە ئەو ئاغەگە لە عزیزە کە هاتن و توانیمان بە یەکەوە سەعاتێک خەڵکی کوردستان بە قەوڵ معروف شادکەینەوە. زۆر سوپاس دووبارە بۆ جەنابتان بۆ ستافی گەڕێن میدیا
حقيقة كم كوري ببورن بشكل ذرة بعجلة نعم خيشكم اتفاقا فرجال بو فيزمان بر ممنوني لها تنشا كم كوري ببورن شاي مولي ما شكرا قربان خوشبي وحافظتان تا برنامه بعد لپنجشەمەیەک ترا تینە خەمەتان إن شاء الله بمێنن و ئێمەش خەمەت بە ئێوەکەین